لە سەردەمە جیاجاکان و ڕژەمەیەک بە دوایەکەکاندا زوڵم و ستەم دەرهەق بەگەلی کورد کراوە. لە ئەنفال و کیمیاباران و قەتڵ و عامکردن سەرباری ئەوانیش تیرۆریستانی داعش بێگوێدانە هیچ بنەمایەکی شەرعی و یاسایی تاوانێکی گەورەیان بەرامبەر بە کوردانی ئێزیدی کرد. لە قەتڵ و عام و ڕەفاندنی کچان و ژنان و فرۆشتنیان بە ناوی سەبایە لە بازاڕەکاندا. کەس و کاری شەهیدانی خانەقین وێڕای هاوخەمیان داوا لە کۆمەڵگای نێودەوڵەتی دەکەن کە کەیسی شەنگال و کوردانی ئێزیدی بە جینۆساید بناسرێ، چونکە ئەم تاوانە گەر زیاتر نەبێ ئەوە کەمتر نییە لەو تاوانەی کە بەرامبەر بە ئەربەنیەکان کراوە. لە ساڵیادی کارەسەتە پرخەبناکەکەی شنگال سەری ڕێز و نەوازش دانوێنین بۆ شەهیدانی شنگال. بەڕاستی نازانم بڵێم ئارەقی نێوچەوانی شرم بووسڕین بۆ ئەو خوشکانەی کە بە دیلی بران. بەڕاستی ئەوە لە کێکی ڕەشە بە ناوچەوانی هەر کەسێک کە تاوانێکی تایە کە دەستیشی تایە. دەستەکە ئەوە نییە هەر بە مەعامەرە بێ، بەڵکو ئەوەیە کە کەپتەرخەم بوون لە ناوچەیە کە داعش توانی ئەو خوشکانە بەرێ وەکو چۆن بڵێ وەکو جاریە کە عەرەبەکان ئەڵێن لە ئیسلامە ئەڵێن. من لێرەوە بەڵێن دووباتەکەمەوە بۆ شنگال و بۆ هەر پارچێکی کورسان کە پێویستی بە پێشمەرگە بێ بە خوێن بێ ئێمە ئامادە بین خوێن بڕێژین. داواکارم لە حکوومەتی هەرێمی کورسان هەرچەند تا ئێزە حکوومەتەکە ئەفلیچە بەڕاستی داواکارم لە حکوومەتی هەرێمی کورسان بتوانێت داواکاری هەموو خەڵک نەکو داواکاری خەڵکی شنگار بە تایبەت داواکاری هەموو خەڵک بەرزکەنەوە کە لە بڵێن نەتەوەیە گردووەکان لە هەر کوێکە بێ شنگالیش بخرێتە لاپەڕەی ئەوە بە جینۆسایدکردن. بەڕاستی هیچ وەختێک شنگال لە ئەرمەنەکان کەمتری پێ نەکراوە یا لە ئەنفالەکانی خۆشمان کەمتری پێ نەکراوە. بەڕاستی شنگالیش ئەنفالستانێکی گەورەی بەسەرا هات. من لێرە دووبارە سەر ڕێز و نەوازش دامێنم بۆ شەهیدەکان دەستی یەکەی ئەو خۆشکانە ماچەکەم کە لەوێ بە زۆرە ملی بران و فرۆشران. من وەکو خوشکی شەهید و کەسوکاری سەربەرزی ئەنفال ئەو تاوانەی کە بەرامبەر خوشک و برای زیدیەکان کراوە لە شەنگال پەڵێکی ڕەشە بە نێوچاوانی دوژمنانی کوردەوە و دەبێت هەمومان یەک هەڵوێست و یەکدەنگ بین بەرامبەر ئەو کارە ساتە دڵتەزیێنە بۆ خزمەتکردنی شەنگال و کوردانی یێزیدی و هەروەها بە جینۆساید ناساندنی ئەم کەیسە، چونکە بەڕاستی هیچی لە ئەنفال و هەڵبجەش کەمتر نییە و بە سەبایەکردنی ژنان و کچانمان لە شەنگال ئەویش جۆرێکە لە ئەنفال و تاوانێکی گەورەیە لەلایەن شەمشەمەکوێرەکانی داعشەوە و داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەم ئاوەڕی کە لێ بداتەوە و ئەم کەیسەیش بە جونوساید بناسێت. دیارە شەنگال هاوشێوەی هەڵەبجە و ئەنفال و گەرمیانەکان تاوان بەرامبەر بەگەلی کورد کراوە. خوشک و برایە زیدەکانمان قەتل عام کراوە بۆیە دەبێت ئەو تاوانە بە جینۆساید بناسرێت و سەرجەم مافەکانیان بۆ بەجێبەجێ بکرێت و بە زووترین کات خوشک و برایە زیدەکانمان لە ژێر دەستی ئەو شەمشەمە گوێرانە دەربکرێت و شارەکان بۆ ئاوادان بکرێتەوە. شەنگال ناسنامەیەکی دیکەی کووردە. تاوانی شەنگال پەڵەیەکی ڕەشە و برینەکەی هەرگیز لە یاد ناکرێ. بۆیە دەبێت دەوڵەتانی دنیا ئەم کێسە بە جینۆساید بناسێنەوە، چونکە هیچ جیاوازیەکی نییە. تاوانەکەی دیکە ئێمە وەکو کەسوکاری شەهیدان هاوغەمی خوشک و برا ئەزیدەکانین و داوا دەکەین مافی شەنگال و خوێنی شەهیدانیان بە فیرۆ نەچێت. داواکاری من قەڵیەی شنگال کە جەریمەیەکە جەریمەیە زۆر گەورە لە مەحافلی دەولی لە وەکو جینۆساید حەساو بکرێ و ئەو سەبایە و ڕزگار بکرێن کە جەریمەیەکە یعنی ضد بەشەریە ضد ئینسانیەت یعنی محاولەیە زۆر گەورەکە و جەریمەیەک بوو یعنی قەت لە فکر ناچێ. سەرەتا سەر و ڕێز و نەواژی دانوێنین بۆ سەرجەم شەیدانی کورد و کوردستان بە تایبەتی شەیدانی هەر چوار پارچەی کوردستان شەیدانی شنگال و برایە زیدیەکانمان داواکارین لە حکوومەتی هەرێم کوردستان پاداگیری بکات لەبەر ئەوە شنگال بە کەیسێکی جیهانی بناسیێت ئەو خوشک و برایەنمانە تا ئیسە هانە دەست داعشەوە ڕزگار بکرێت. کەس و کار و ڕۆڵەی شەهیدان پەیمان نوێ دەکەنەوە
کە وەکو چۆن شەهیدەکانیان خوێنی خۆیان فیدا کرد بۆ پاراستنی خاکی پیرۆزی کوردستان و بەدیهێنانی ئاواتە لە مێژینەکەی گەلی کورد ئەوانیش بەردەوام بن لە بەرگریکردن لە نیشتمانەکەیان و هەرگیز نێڵن دوژمنان و ناحەزانی دیموکراسی و ئازادی ڕادەربڕین خاکەکەیان داگیر بکەن، داوا لە سەرکردایەتی کورد دەکەن، پێداگری لە ناساندنی کەیسی شنگال و ئێزیدیەکان بکەن بۆ بە جینۆساید ناساندنی و سەرجەم مافەڕاوەکانیان بەدی بێنن، چونکە شنگال ناسنامەیەکی دیکەی قوربانیدانی گەلی کووردە. بێستون سەلام، کورتسات نیوز، خانەقین.